حکمی ئەو ئافرەتانە چیە کە ڕسمی پرۆفایلەکانیان ئافرەتی سفورە و وێنەکانە ناشەرعیە؟ وڵای تر حکومەکە ئاشکرایە و خۆشیان زۆر بە باشی ئەزانن. یعنی هەر ڕسمێکی ناشیا و لە ماڵەوە بێ لە ناو سیارەکە تا بێ لەسەر پرۆفایلەکەت بێت ناو مۆبایلەکە تا بێت لە هەر شوێنێ بێ حرام و جائیز نییە. بە تایبەت وێنەی ئەو ئافرەتانی کەوا مەشهورن بە فەساد بە بڵاوبوونەوەی فەساد گۆرانی بێژەکان کچە مۆدیێلەکان ئەوانەی کەوا داوێن پیسن ئەوانەی حەشا لە ڕووی خوشکە بەڕێزەکانم ئەوانەی کەوا یعنی مەشهورن سومعەیان نییە لە ناو کۆمەلگایە ئەوە ئەکاتە سەر پرۆفایلەکەی ئیتر نازانم خۆی ئەزانێ کە حرامە و خۆی ئەزانێ بەڕاستی دروست نییە و لایق نییە بە کۆمەلگای کوردی ئەمە. زۆر ڕاست. ئەی مامۆستا حکمی ئافرەتی سفور چیە؟ و ئافرەتانی کە دێنە بازار زۆربەی ئافرەتان دەبینین لە بازار سفورن یعنی کار لە دڵی گەنجەکانیشمان دەکەن بەڕاستی سەرچاوی فەسادن. ئایا لە ڕووی شەرع ئەو چ حکمێکیان هەیە لە قیامەتدا؟ طبعا هەر ئافرەتێکی سفور تەوبە لە سفوریەکەی نەکات تا ئەو ڕۆژەی ئەمرێت خوای گەورە وعدی پێی داوە بیبات بۆ جەهەنم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ صنفێکم بینی لە ئاگر ئەسووتان لە ئافرەتان بوون باشە من لە دنیادا ئەو جۆرە ئافرەتەم نەبینیوە فەرمووی نیساء کاسیات عاریات ئەم ئافرەتە سفورانی کەوا ئێسا هەن باشە وەکو سەیرەکەی جلی لەبەرایە بەڵام نیمچە ڕوتە باشە یعنی قاچی بەدەرەوەی دەستی بەدەرەوەیە یان تەسکە یان تەنکە ئەم پانتۆڵەی ئێستا تیشێتەکان ئەمانە هەمووی ئەگرێتەوە. فەرمووی ئەمانە یان ڕؤوسهن كأسنمة البخت المائلة سەریان تۆپەڵ ئەکەن باشە بە مۆدێلات لەسەر تەوقی سەریان دای ئەنێن وەکو بانپشتی وشتر فەرمووی ئەمانە لا يدخلن الجنة نەئاچنە بەهەشتەوە ولا يجدن ريحها بۆنی بەهەشتش ناکەن کەواتە لە زومرەی یەکەمان ناشنە بەهەشتەوە سەرەتا ئەبێ ئەمانە لە دۆزەخا بسووتێنرێن باجی ئەو سفوریان بدەن ئەنجاکە ئەگەر خوای پەروەردگار بڕیار با لە جەهەنەم دەریانکە و باشتیان بێت. کەواتە یەکێکە لە گوناهە گەورەکان چکە سوڕەتێکی تەواو لە قورئانە باسی حیجاب و باسی باڵاپۆشی ئافرەتی موسڵمان ئەکات. ئەوە منکەرێکی ئاشکرایە و ئەبێ لە خوا بترسن هەر ئافرەتێک بە تەمای قەبر و قیامەت بێت وەڵای جورئەتی ئەوە ناکا بێ بۆ زانکۆ و بازار و شەقامەکان بەو جلەوە یعنی نازانم ئەگەر بە تەمای قەبر و قیامەت بێت هەر ئافرەتێ بە تەمای قەبر و قیامەت بێت بە تەمای بەهەشت بێت پانتۆڵ ناکاتە پێی و خۆی ئارایش نادا بۆ پیاوی خەڵک. بەڵام کەسێکیش ئەڵێ چیە بێ با ببێت ئیتر ئین وعد الله حق ئەرە وەڵا خوای گەورە لە جەهەنەما ئیسووتێنیە و وعدەکەی خۆشی ئەبات بەسەر وعد الله لا يخلف الله وعده. دەست و چاوت خۆش مامۆستاجان ئاخر پرسیارەمە ئەو ئافرەتانە مێردەکانیان و داک و بابیان لە قیامەتدا بەرپرسن بەرامبەریان گوناحیان دەگاتێ خوای گەورە لێپرسینیوان لەگەڵ دەکات؟ طبعا كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. الرجل يعني مسؤول عن زوجته پیاو مسؤولة بسر ژنەکەیەوە ئەبێ ڕێگە نەدات جلو بەرگی ناشەرعی بکاتە بەری بە هیچ شێوازێ نابێ ڕێگە بدات هەر هیچ نەبێ ئەبێ نەسیحەتی بکات بڵێ تۆ لەگەڵ منا دەرەچیتە دەرەوە پاشان ئافرەت بۆچی خۆی ئارایشەدا بۆ دەرەوە من نازانم یعنی بۆچی یعنی ئافرەتە تا ئێستا پیاوی نەناسیوە هەتا ئێستا ئافرەت پیاوی نەناسیوە ئەم هەموو ئافرەتی هەتکە کرێت ئەم هەموو ئافرەتی تەحەڕوشی پێوە ئەکرێت کێ بەرامبەریکە بزن پشیلە سەگ نەخێر هەمووی پیاوە بەس نازانم ئافرەت بۆچی لە فەستەرجەی پیاو تێناگات بابە تۆ لە ماڵەوە هەرچی ئەەکەی بیکە بۆ پیاوەکەت حەزەکەی خۆڕ بووتەوە کە با هیچت لە بەرا نەبێت بەڵام لە بازار بۆچی خۆت جوانەکەیت لە زانکۆ و لە شەقامەکان بۆچی خۆت ئارایشە دەیت ئەبێ یعنی ئەو پرسیارە لە خۆت کەی بابە ئەو پرسیارە لە خۆت کە پیاو هەمیشە چاو ئەبڕێتەوە ئافرەتانی کەوا بە مۆدێلات خۆیانە گەڕۆن سەرنجی بەرامبەرەکەیان ڕاکێشن بۆیە خوای پەروەردگار تەنانەت ناسکردنەوەی یعنی سەوت لە کاتی قسەکردن ئەوەشی حرام کردووە نەبێتە بۆی نەبێتە فیتنە بۆ بەرامبەرەکە. جزاك الله خيرا. فلا تخضعن بالقول فيطمع الذي في قلبه مرض. تەنانەت ئەوانی کە پاوانیانە کردە پیان لەو سەردەما کە قیر نەبوو کە سەد نەبوو کە کاشی نەبوو ولا يضربن بأرجلهن ليعلم ما يخفين من زينتهن خوا نەهی کردو لەو ئافرەتانی کە خرخاڵیان لە پیا بوو پاوەنە پاش دەنا ئەرزا بۆی دەنگینەیە تا پیاوان هەز نەکەن ئەمانە کۆمەڵی ئافرەتن جوانکاریان لە خۆیان کردو و بەرەوڕووی ئەم پیاوانە دێن بۆی پیاوەکان تووشی فیتنە نەبن و خۆشیان پارێزراو بن. ئێستا دادەم بابوجێکی لە پیایە و پاوەنەشی لە پیایە و
لەنجەولارەکە بەسەر کاشی و بەسەر ئەو سەبەیە دێ و تاقەڵی سنتور لێدا بۆ بەرامبەرەکەی. ئەمانە هەمووی حرامە و خۆشیان ئەزانن حرامە، بەڵام خەوفی خوا ترسی خوا لە دڵیانە نییە.